زمان شێوازی ئاخەوتن و دەربڕینی گەلانی جیاوازی جیهانە و بە گرنگترین هۆکارەکانی شارەزابوون و لە یەکگەیشتن و تێکەڵبوونی تاکەکانی کۆمەڵگە لە هەموو کایەکانی جیهاندا ئەژمار دەکرێت. لەم جیهانەدا کە ئێستا ژمارەی دانیشتوانەکەی نزیکەی 7 ملیار و 300 میلیۆن کەس دەبێت، مرۆڤەکان بە 7,097 زمان قسە دەکەن. کیشوەری ئاسیا زۆرترین زمانی لە خۆگرتووە کە 2296 زمان دەبێت. دوای ئەویش کیشوەری ئەفریقا دێت کە 2139 زمان قسەیان پێدەکرێن. ناوچەی زەریای هێمنیش لە پلەی سێهەمدایە و 1313 زمانی لە خۆگرتووە. دوای ئەویش هەردوو کیشوەری ئەمریکا دێن کە تیایاندا 1062 زمان بوونیان هەیە. کیشوەری ئەوروپاش لە پلەی پێنجەمدایە لە ڕووی زۆری زمانە و تیایدا 287 زمانی جۆراوجۆر هەن. یەکەم وڵاتیش لە جیهاندا لە ڕووی زۆری زمانەوە بابواغینیای نوێیە کە وێڕای ئەوەی ژماری دانیشتوانەکەی لە 6 ملیۆن کەس تێپەڕ ناکات، بەڵام لەگەڵ ئەوەشدا 839 زمان تیایدا قسەیان پێدەکرێن. دوای ئەویش ئیندۆنیزیا دێت کە بە 707 زمان قسە دەکەن. نایجیریاش لە پلەی سێمدایە و تیایدا 526 زمان بەکاردەهێنرێن. هەرچی هیندستانیشە 350 زمانی تێدایە، بەڵام چین کە ژماری دانیشتوانەکەی زیاتر لە ملیارێک و 300,000 کەس دەبێت بە 300 زمان قسە دەکەن. لە مەکسیکیش 290 زمان و کامیرۆنیش 281 زمان هەن. هەروها 245 زمان لە ئوسترالیا و 229 زمانیش لە بەرازیل قسەیان پێدەکرێن. لە ڕووی پڕبەکارهێنەرترین زمان لەسەر گۆی زەوی زمانی ماندرین یان زمانی چینی لە پلەی یەکەمدایە و دوای ئەویش زمانی ئینگلیزی و ئیسپانی لە پلەی دووەم و سێمدا. ڕێکخراوی یونسکۆ دەڵێت زمانەکان ڕۆحی مرۆڤایەتین و گەورەترین سەرمایی معنەوی مرۆڤایەتین. لە ساڵی 1999شەوە ڕۆژی 21 شوباتی وەک ڕۆژی جیهانی زمانی دایک دیاری کردووە. ئەگەرچی مێژووی بەکارهێنانی یەکەم زمان لە جیهاندا هێشتا جێگەی گومانە و نەزانراوە، بەڵام ئەوەی ئاشکرایە بە درێژایی مێژوو زمانی نوێ هاتوونەتە ئارا و هەندێک زمانیش بەهۆی بارودۆخی جیاوازەوە لە ناوچوون. نەتەوەی کوردیش کە لێسادا زیاتر لە 40 ملیۆن کەس بە زمانی کوردی قسە دەکەن لە ڕووی ڕێژەی بەکارهێنانەوە لە ڕیزبەندی 40 زمانی یەکەمی جیهاندا. کاروان شێخ موحسین، NRT.